یەکی جۆزردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی دەرکەوتنی ڕوخساری نوێ باسکی چەکداری خەڵکی زەحمەتکێشی کوردستانە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی بەستنی گەرای ئەرتشی جەماوەری چەوساوەکان و ستەملێکراوانی کوردستانە و ڕۆژی ڕێزگرتنە لە خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بۆ وەدەستهێنانی ئازادی و بەرابەری سینگیان کردە قەلخان و کۆمەڵەیان کردە سەنگەر. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی هاتنە مەیدانی ژنانی کوردستان لە خەباتی پێشمەرگانەدایە کە نیشانیاندا نەک زەعیفە و کەم دەسەڵات نین بەڵکو لێ هاتوو قارەمان و هێزی ئەسڵی و نیوەی کۆمەلگان بۆ ڕزگاری یەکجاری. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزی کۆمۆنیست و شۆڕژگێڕی ناو بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستانە و لە دژی چەوسانەوەی چینایەتی و نەتەوایەتی، لە دژی سەرکوت و ستەم و تەحقیر، لە دژی هەڵاواردن و پێشلکردنی مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێشی کوردستان خەبات دەکات و شانازی بە ڕابردووی و ئاسۆی ڕوونی داهاتوویە دەکات. هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێشچەکی مێشکی بەبیری ڕزگاری دەری کۆمۆنیزم زاخاو دەدات و هەرگیز ئاسۆی خەبات و ڕزگاربوونی یەکجاری لێون نابێت. ئەمڕۆ پێشمەرگەی کۆمەڵە ناوێکی ئاشنا و سیمایەکی خۆشەویستە بۆ جەماوەری عەداڵەتخوازی کوردستان. پێشمەرگەی کۆمەڵە هەرگیز ڕزگاری خەڵکی کوردستان لە لولەی چەکدان نەدیوە، بەڵکو چەکەکەی لە خزمەت گەشەی خەباتی کرێکاری و جەماوەری بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی و نظامی چەوسێنەرانەی سەرمایەداری بەکارهێناوە. ئەم ڕۆژە لە ئێوە و لە هەموو هۆگرانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە سەرتاسەری ئێران و کوردستان پیرۆز بێت. ئامادەبوانی بەڕێز کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە سڵاوی گەرمی خۆم و گشت بەڕێوەبەرانی ئەم ڕێوڕسمەتان پێشکەش بێت. ئازیزان، ئەمڕۆ لێرە لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە کۆبینێتەوە تا ڕێوڕسمی 31 جۆزردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوە ببین. هەر لێرەشدا جێگەی خۆیەتی کە یادێت بکەین لە هاوڕێ ڕێبەرمان کاک فەرهادی شەعبانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە، پێشمەرگەی فەداکار و دەنگی کۆڵبەران و بەشمێنەتانی کوردستان کە ساڵی پێشوو دوای نزیک بە 3 مانگ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە دوایین ساتەکانی ئەم ڕۆژەدا گیانی ئازیزی بەخ کرد و ماڵاوایی لێکردین. یادی ئازیزی کاک فەرهاد بەرز و بەڕێز بێت و ڕێگای پڕێبوار. خۆشەویستان، ڕێزی بەرگە و بابەتەکانی ئەم ڕێوڕسمە بەم شێوە دەبێت کە پێتانی ڕادەگەێنم. سەرەتا سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جەهانی چینی کرێکار بڵاو دەبێتەوە. پاشان 1 دقیقە بێدەنگی بۆ یادی هەموو گیانبەخکردوانی ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هەموو گیانبەخکردوانی ڕێبازی ئازادی و سوسیالیزم بەسەر پێوە ڕادەوەستین. بێدەنگەکە بە کۆپلە شعرێک دەشکێنین. بە دوای ئەوەدا هاوڕێژیان زوڵفەقاری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و کادر و پێشمەرگەی دێرین بەمبۆنەوە وتەیەکتان پێشکەش دەکات. بە دوای ئەوەدا کۆڕی سرودی بانگەواز، سرودی ڕێخەباتان پێشکەش دەکات. بەشێکی دیکەی بەرنامەکە تەرخان کراوە بۆ ڕێوڕسمی پەیوەستبوونی پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی شۆڕژگێڕی کوردستان کە کۆتایی هاتنی دەورەکەیان هاوکات بوو لەگەڵ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. ئێستایش مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکەین.
هەڵگرتن لە یادی هەموو گیانبەخکردوانی ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هەموو گیانبەخکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم 1 دقیقە بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. پەلکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن، نامرێ ئاگر هەواڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئێستەیش داوا دەکەین لە هاوڕێژیان زوڵفەقاری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا بێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. هاوڕێژیان فەرموو. بەشدار بوانی عزیز هاوڕێانی پێشمەرگە، 31 مانگی گوێزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. بەم بۆنەوە گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاوڕاستەی هاوڕێانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هەموو تێکۆشەرانی هۆگری ڕێبازی ئەو هێزە دەکەین. ڕێز دەگرین لە یادی عزیز و خۆشەویستی هەموو ئەو تێکۆشەرانەی ڕێزەکانی کۆمەڵە کە گیانی خۆیان لە پێناو ڕێباز و ئامانجی کۆمەڵەدا بەخت کرد. هەزاران سڵاو دەنێرین بۆ بنەماڵەی سەربەرز و خۆڕاگرەکانیان. گەرمترین سڵاو و ڕێزی خۆمان پێشکەش بە ئەو پێشمەرگە و ئینسانە تێکۆشەر و شۆڕشگێرانەی ناو ڕێزەکانی کۆمەڵە دەکەین کە بەشێک لە تەمەنی خۆیان بۆ بەدی هاتنی ئەو ئامانجە بەرز و پیرۆزە تەرخان کرد و بۆی تێکۆشان. 31 جۆزەردان لە هەمان کاتدا ساڕۆژی گیانبەخکردنی هاوڕێ قارەمانی ناو ئەشکەنجەکانی ڕژیمی پاشایەتی کاکخانەی موعینی یەکەمین پێشمەرگە و یەکەمین گیانبەخکردووی کۆمەڵەیە. ئەو ئازیزە 44 ساڵ لەمەوە پێش لە جەریانی مەعموریەتێکدا لە هەرێمی کوردستان بە دەستی ڕژیمی بەعس گیانی لە پێناو ئامانجی بەرزیدا بەخت کرد. یادی هەمیشە زیندووە و ناوی هەمیشە بەرزە. 1 ساڵ لەمەوبەر لە کۆتاساتەکانی ئەو ڕۆژەدا کادر و پێشمەرگە و ڕێبەری گیانفدا و هەڵکەوتومان هاوڕێ فەرهادی شەعبانی ڕێک لەو سادەتە کە ئەو ڕێو ڕەسمە بەرێوە دەچوو لەو ساتانەدا کە پەیامی هاندەرانە و پڕلەورەی پۆڵاینی بڵاو دەبووەوە دوایین هەناسەکانی هەڵکێشا و بۆ هەمیشە بەجێ هێشتین. یادی بۆ هەمیشە بەرزە و لە ناخی دڵماندایە. ڕۆژی پێشمەرگەی ئیمساڵ لە هەمان کاتدا هاوکاتە لەگەڵ هاتنەوەی هاوڕێانی ڕۆتی سوسیالیستی کۆمەڵە بۆ ماڵەکەی خۆیان. ئەو ماڵەی خۆیان لە پێناوی پێگەیاندن و بەرەو پێشبردنیدا گەلێک گیانفەداییان بۆ کردبوو. بەم جۆرە مەراسمی ئیمساڵی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیان ڕازاوەتر کرد. 43 ساڵ لەمەوبەر بناغەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەلومەرجێکدا داڕێژرا کە شۆڕشی کۆمەڵانی خوازیاری ئازادی و یەکسانی و ژیانی ئاسوودە کۆمەلگای ئێرانی هێنابووە بەردەم خاڵ و چەرخانێکی چارەنووسازەوە. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵکی ئێران بە شۆڕشێکی جەماوەری لە جەنگی دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان ببوو و فرسەتی ئەوەیان پەیدا کردبوو کە نەفەسێک بە ئازادی هەڵمژن. و لە لایەکی دیکەشەوە مۆتەکەی ڕژیمی کۆنەپەرست و دژ بە ئازادی و مافی ئینسان بەسەر سەریاندا دەسوڕایەوە و خۆی بۆ دەستەوەکردنی دەسەڵات ئامادە دەکرد. ڕەوتی ئیسلامی ئەرکی خنکاندنی شۆڕشی ئێرانی وەستەوە گرت بوو، بەڵام لە کوردستان لاوازبوونی ڕەوتی ئیسلامی و
و نفوذی بێروبۆچوونی ڕێبازی چەپ و ڕادیکار و سکولار هەلومەرج و هاوسەنگیکی جیاوازی خوڵقاند بوو. کرێکارانی چۆساوە خوازیاری ژیانی باشتر، زەحمەتکێشانی ڕزگاربوو لە کەوت و بەندی پاشماوەگانی دەرەبەگایەتی، ژیانی تینووی مافی یەکسانی، جەماوەری خوازیاری نەمانی ستەم و هەڵاواردن، هەمووی ئەوانە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بەریندا بۆ بەرەوبوونەوەی لەگەڵ ڕژیمی تازێ بەدەسەڵات گەیشت و کە ئامادەکاری بۆ داسەپاندنی حکمی خۆی بۆ سەر کوردستانیشدا دەستی پێکرد بوو کۆ ببوونەوە. لە سەرەتاوە کۆنە پارێزانی ناوچە و پاشماوەی دەرەبەگایەتی ڕزی و هەوڵیاندا بە پشت بەستن بە ڕژیمی مرکزی جێگا و شۆنی لە دەستچوونی خۆیان بەدەست بێننەوە. بۆ ئەو مەبەستە دار و دەستەی چەکداریان پێکهێنا و هەڕەشەیان لە زەحمەتکێشانی هەژاری دێهاتی کوردستان دەکرد. پوچەڵکردنەوەی هۆڵانە بوو کە کۆمەڵە بانگەوازی زەحمەتکێشانی لادێ کرد کە لێکێتی جوتیاراندا کۆ ببنەوە و ڕێکخراو و چەکدار لە مافی خۆیان دفاع بکەن. هاوکات لەگەڵ هەڕەشەکانی ڕاستەوخۆ نزیک بوونەوەی پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان، بنکەکانی فێرگەی کۆمەڵە لە باشوور و باکوور بۆ پەروەردەکردن و ئامادەکردنی کادرەکانی هێزی پێشمەرگە کەوتنە ڕێ و چوارچێوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەو تێکەوشەرانە پێکات کە دەورەی نظامی ئەو فێرگانەیان تێپەڕ کردبوو. هێزەکانی یەکێتی جوتیاران لەژێر بەڕێوەبەری و ڕێنوێنی تێکۆشەرانی کۆمەڵەدا لە مەریوان و دیواندەرە، کامیاران و سەردەشت، بووکان و مەهاباد ئەرکی خۆیان سەرکەوتوانە جێبەجێ کرد. زەمینەکانیان بەسەر جوتیارانی هەژاردا دابەش کرد و بوونە مایەی هەڵشێوانی دار و دەستەی چەکدارانی ئاغا و دەرەبەگەکان. سەر و دڵخۆشبوونی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە داهاتوویەکی کە دەیانەویست بە دەستی خۆیان بنیان بنن، پێکهاتنی کەش و هەوای دموکراسی و ئازادی لە کوردستان کە ئەو ناوچەیە کردبووە سەنگەرێکی پتۆی درێژەی شۆڕش لە ئێران، پەرەسەندنی نفوزی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵە و گەشەکردنی تواناییەکانی لە کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەردا لە چەندین ڕووداوی مێژووی وەک کۆچی مەریوان و مانگرتنی یەکمانگەی شاری سنە بۆ دەرکردنی سپای پاسداران لە کوردستان و چەککردنی هێزی کۆنەپەرستی ڕزگاری بە پشتیوانی جەماوەر، ڕێپێوانی هاوپشتی بەرەو مەریوان و هیتردا خۆی دەنواند، هەمووی ئەوانە کە ئاسۆکی دیکەیان بۆ شۆڕشی ئێران لە بەرچاو بوو بۆ ڕژیمی ئیسلامی تەحمل نەدەکرا. هەر بۆیە دوای ماوەیەک فریوکاری و تەفرەدان هەموو دەرکەکانی گفتگویان یەکسەر داخست و دوای خوڵقاندنی چەندها جنایەت و قارنێ و قەڵاتان بە فەرمانی خومەینی لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاویدا هێرشی بەربڵاو و وەحشیانە بۆ سەر کوردستان دەستی پێکرد. کۆمەڵە بانگەوازی مقاومەتی لە هەموو مەیدانەکانی خەباتی جەماوەریدا دەرکرد و خەڵکی کوردستان بە پیری ئەو بانگەوازەوە هاتن. مێژووی پڕ لە هەڵس و کەوت و پڕ لە ئەزمموی 43 ساڵێ ڕابردوویان خوڵقاند. لەو کاتەوە تا بە ئێمڕۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە هاندەری خەبات و مقاومەت لە بەرامبەری هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی دابووە و خۆی لە ڕێزی پێشەوەدا فەداکاری بۆ وەگیانبازی بۆ کردووە. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش شۆڕشێکی کۆمەڵایەتیە، شۆڕشێک بە هێزی جەماوەری کرێکار و زەحمەتکێش دەکەوێتە ڕێ. وها شۆڕشێک نە لەبەر حەز و ئارزووی ئێمە، بەهۆی ناکۆکی بنەڕەتی و چینایەتی و کۆمەڵایەتی و سیاسەکانی ناو کۆمەلگا بەرپا دەبێت. شۆڕشێک نەک بە گواستنەوەی دەسەڵاتێک لە کەمینەیەکەوە بۆ کەمینەیەکی تر، بەڵکو بە معنای بەدەسەڵات گەیشتنی بەرهەمهێنەرانی سروەت و نعمەتی کۆمەڵ و پێکهاتن و ئالوگۆڕی بنەڕەتی لە ژیانی کۆمەڵایەتیدا بەرپا دەبێت. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەوڵ دەدات بە بەشی خۆی هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بگۆڕێت و هەلومەرجی شۆڕش و ڕاپەڕینی گۆرێ جەماوەر
نزیک کاتەوە بەهۆی چالاکیەکانی ئەم هێزەوە سەرکەوتنی نەهایی لە خەبات بۆ وەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان و دابینکردنی ئازادی و مافی چارەی خۆنووسین ئاسانتر کەم ئازاتر مۆیەسەر دەبێت ئەگەرچی ماوەی چەند ساڵە بەهۆی هەلومەرجی سیاسی لە ئێران و کوردستانی عێراق ئەو هێزە بە پێی سیاسەتێکی دیاریکراو چالاکی ڕاستەخۆی نظامی لە دژی هێزەکانی ڕژیم بەڕێوە نەبردووە بەڵام هەرگیز بۆ هۆیەوە دەور و جێگای خەباتی چەکداری لە استراتیژی ئێمەدا نەچووتە ژێر پرسیار و بەرعەکس پاراستنی ئەو سونەتە و ئەو شێوەیە لە خەبات هەتا هاتووە زیاتر حەقانیەت و پێویستی خۆی نیشان داوە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناو جەرگەی بزوتنەوەیکی شۆڕشگێرانەی جەماوەریدا سەری هەڵداوە و ڕۆڵی کاریگەر و شۆڕشگێرانەی لە سەردەم بوارە جۆرواجۆرەکانی بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستاندا گێڕاوە ئەم هێزە لە ڕادەی بەشداری و پشتیوانی خەڵکی کوردستان هێزی وەرگرتووە و حزور و هەڵسوڕانی بۆ خەڵکی کوردستان پێویستە و لە بەروجەوەندی ئەواندا بووە نەتەنیا هێزێکی شەڕکەر بەڵکو لە هەمان کاتدا هێزێکی وشیاردەر ڕێکخەر و پێشەو لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکدا بووە و خۆی بەسەر خەڵکدا نەسەپاندووە و بەڵکە تێکۆشاوەکە خزمەتیان پێ بکات و متمانە بە هێزی خۆیان لە نێو خەڵکدا بسەلمێنێ ئەو پێویستیانەیە کە پێکهاتنی ئەم هێزەی لێکەوتووە و ئەمڕۆکەش هەر لە ئارادان هەر بۆیە کۆمەڵە لەسەر پاراستنی باسکی چەکداری خۆی پێداگری دەکات پیرۆز بێ سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بژی ئازادی بژی سوسیالیزم سپاس بۆ هاوڕێژیان ئازیزان پەیامی پیرۆزبایی یەکێتی نیشتمانی کوردستان مەکتەبی پەیوەندیەکانی بوردی پەیوەندیە کوردستانیەکانمان بەدەست گەیشتووەکە دەقی پەیامەکەتان بۆ دەخوێنمەوە بەڕێزان کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران سڵاو و ڕێز بە بۆنەی سیەکی جۆزردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە جوانترین و گەرمترین پیرۆزبایی ئاراستەی ئێوەی بەڕێز و بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەکەین تێکەڵبوونی خوێنی پێشمەرگەکانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان و شەهیدبوونی خانەی معینی نمونەی هەرە بەرزی خۆڕاگری لە شەڕی دژی ڕژیمی فاشیزمی بەعسی ڕووخاو سەروەریەکی دیکەی شانازیەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە بۆ ئازادی و نەهێشتنی قەڵای زۆرداری لەم بۆنەیەدا ڕێز لە فیداکاری و گیانبەخکردنی هەموو شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان دەگرین و بەرز و پیرۆز بێت یادی خانەی معینی بوردی پەیوەندی کوردستانیەکان یەکێتی نیشتمانی کوردستان ئێستەش داواکەین لە کۆڕی سرودی بانگەواز بێ بۆ پێشکەشکردنی سرودی ڕێخەبات
ئازیزان ئێستاش ڕێوڕسمی پەیوەستبوونی دەستێک لە کچان و کوڕانی شۆڕشگەڕی کوردستان لە پەلی 31 جوزردان بە ڕیزی پلە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پێوەستە بن. سەرەتا هاوڕیانی تازە پێشمەرگە چەکوکارتی پێشمەرگایەتیان لەدەست بەرپرسانی فێرگە وەردەگرن. بەرپرسانی فێرگە بافەرموون. سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی منم هەڵای سووری شۆڕشی نێدەشاکێنم من ماچەکێم لە ژێرەوە ئاڵە سوورە سرودی ئەش نەبوونەوە ڕووبا دوژمن دەخوێنم ڕووبا دوژمن دەخوێنم پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەستبیر و مێشکم مژدەی دوا ڕۆژی پێیە مژدەی دوا ڕۆژی پێیە بەرزەلووتکەیە مانجی خۆم و بیر و مەبەستم لە خەبات وەز ناهێنم تا نەبینم سەربەستم تا نەبینم سەربەستم دەسە هاوچینەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوە ژیان دوایی بێنین ڕۆژی ڕەش دوایی بێنین ڕۆژی ڕەش منم ئەڵای سووری شۆڕشی نێدەشاکێنم من باچەکێم لە ژێرەوە ئاڵە سوورە سرودی ئەش نەبوونەوە ڕووبا دوژمن دەخوێنم ڕووبا دوژمن دەخوێنم بژی سوسیالیست بژی حزبی کۆمونیستیەکان بژی کۆماسا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵات هیوای سەرکەوتن دەخوازین بۆی هاوڕیانی تازە پێشمەرگە. ئێستەیش داواکەین لە هاوڕێ دڵسۆز محەممەد زادە بێت بۆ پێشکەشکردنی پەیامی هاوڕیانی هاوپەلی. فەرموون. ئامادەبووانی بەڕێز هاوڕێیانی پێشمەرگە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش. ئیمڕۆ ئێمە پۆلێک لە کچان و کوڕانی کوردستان لە پەلی 31 جۆزەردان دوای تێپەڕاندنی سەرکەوتوانەی فێرگەی پێشمەرگایەتی بەڕەسمی بە هێزی پێشمەرگەی کۆمەڵا پەیوەست دەبین و بەڵێنمان داوە لە ئیمڕۆ بەدواوە تەواوی هێز و توانای خۆمان تەرخان بکەین بۆ خەبات لە ڕێگای وەدیهاتنی ئامانجە بەرزەکانی کۆمەڵە. ئازیزان، لە ماوەی بەڕێوەچوونی دەورەی فێرگەی سیاسی و نظامی کۆمەڵە ئێمە ڕوانگە و بۆچوونی ڕۆشنترمان سەبارەت بە ژیان و ناسینی جیهانی ئیمڕۆ پەیدا کرد. ئێمە لەم دەورەیەدا لەگەڵ سیاسەتەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران سەبارەت بە کێشە و گرفتەکانی جیهانی سەرمایەداری و بەتایبەت لە ئێران و کوردستان ئاشنا بووین و فێربوون کە جیهانبینی مارکسیزم وەک ڕزگاری بەشەریەت ڕێنوێنی ڕێگامانە. لەم دەورەیەدا لەگەڵ ڕەوتی گەشەکردنی کۆمەڵگای بەشەری ئاشنا بووین. لە بواری نظامیشدا لەگەڵ شێوەی بەکارهێنانی چەکی سووک و نیوە قورس و لەگەڵ تاکتیک و شێوەکاری جەنگی پارتیزانی ئاشنا بووین و سیاسەتی نظامی کۆمەڵە و ئەزمموی زیاتر لە 44 ساڵ خەباتی هێزی پێشمەرگەی کۆمەڵا ڕێنمای ڕێگامان بوو. خۆشەویستان، ئیمڕۆ لە هەمان کاتدا ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. هەر بۆیە ئەم پەلەشمان بەم ناوە ناوزەت کرد. ئەو ڕۆژەتان لێ پیرۆز بێت. بۆ ئێمە جێگای شانازیەکی زیاترە کە لەم ڕۆژە گەورەیەدا بە هێزێک پەیوەست دەبین کە خۆشەویست و جێگای هیوا و متمانەی خەڵکی کوردستانە.
هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی پێشڕە وشیار و کۆمۆنیستە. ئەم هێزا بۆ دامەزراندنی کۆمەڵگایەکی بەدوول لە ستەم و نابەرابەری و هەڵاواردن چەکی پڕ لە شانازی لەشان کردووە. بەڵام هەمومان ئەوە باش دەزانین کە تەنیا ئێمە هێزێکی چەکدار و شەڕکەر نین کە دەستی بە چەک ڕاهات بێت، بەڵکو لە هەمان کاتدا بیر و مێشکی بە ئارمان و ئامانجی کۆمۆنیستی وەک زانستی ڕزگاری کۆمەڵگای بەشەریەت خاراو بووە. ئەم هێزا پشتیوانی شێلگیری دیفاع لە بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشانە. لێرەوە و لە مەقڕی ناوەندی کۆمەڵە لە هەموو بەشمەینەتان و خەڵکی ئازاردیتووی ئێران و کوردستان بەتایبەت کچان و کوڕانی تینووی ئازادی داواکارین کە بۆ تێکۆشان و خەبار لە دژی کۆماری ئیسلامی و بۆ وەدی هاتنی ئاواتەکانیان ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە تەقویەت بکەن و بەم هێزەوە پەیوەست بن. پێویستە وەک دوایین وتە دەستخۆشی خۆمان ئاراستەی هەموو هاوڕێیانی فێرگە و مدەڕسین و هەموو ئەو هاوڕێیانەی کە بە شێوەیەک لە شێوەکان لەم دەورەیەدا یارمەتی دەرمان بوون بکەین. ئێمەش بە نۆبەی خۆمان بەڵێن ئەدەن کە ڕێبوارێکی هەڵسوڕاوی ڕێبازی کۆمەڵە و بە وەفای هاوڕێیانی گیانبەخت کردومان بین و درێژە پێدەری ڕێگای پڕ لە شانازی ئەوان بین. بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێ 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. ئامادەبوانی عزیز بەشی کۆتایی بەرنامەکە تەرخان کراوە بە شایی و خۆشیەوەی عزیز. جارێکی تر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەمووتان پیرۆز بێت. بژین بە شادی. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە. ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگە. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا. لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا.